كاتيك هكذا دەڕێبازیان بەخێر بێ ئاخوا ئەحواڵت چۆنە بەخێر بێ ئەخوا بەخێر بێ ست چاوم چیت هەیە بۆ کەسایەتە جوانەکەی کوردستان نیشتیمان بەڕێز دکتۆر تاها ڕەسوول کاک دکتۆر بەخێر بێ ست چاوم بەخێر بێ کاک دکتۆر تاها من لێرەوە چاوەکانی مازەکەم جا ئەگەر ئەم نیشتیمانەی ئێمە لە بری تاها ڕەسوولێک دە تاها ڕەسووڵی هەبوایە بەڕاستی نیشتیمان لەسەر ناگەشتەم حەدە بەڕاستی بۆتە جێی شانازی هەر چوار پارچەی کوردستان من لێرەوە بەدەر لە هەموو شتێک دکتۆر تاها ئەوەندە جوان و خۆشەویستە ئەوەندە بەتەنگ هونەرمەندان و شاعیران و ئەدیبان و نووسەرانەوە چووە ئەوەندەش بەتەنگ کەسوکاری شەهیدانەوە ئەوەندەش بەتەنگ شەهیدەکانەوە کە پەیکەری تەواوی بۆ هەمویان کردووە دوور و نزیکە من بزانم لە هەر چوار پارچەی کوردستان جێدەستی دیارە کاک دکتۆر خۆزگە نیشتیمانەکەی من چەندین دکتۆر تاهای تێدا بووە جا من پێم خۆشە بەم دووسێ دێڵە شارە بۆ بەڕێز دکتۆر تاهاکە لە وەختی کۆرۆناکە کۆرۆنانەگریسەکە نووسین بۆ ئەو دکتۆرەی کە لەو وەختا و لەو سەردەما چۆن بەهانای فەقیر و هەژارانی هەر چوار پارچەی کوردستانەوە بوو ئومێدەوارم هەمیشە سەربەرز بمێنێتەوە بۆتە جێی شانازی هەمومان و بۆتە جێی شانازی نیشتیمان ئەڵێ ناگەنە ئاستت هەزاران دروشمی بری قەدار ناگەنە ئاستت هەزاران دروشمی بری قەدار دکتۆرەکەی خەمخۆرەکەی کوچە و کۆڵانەکانی شار فریادڕەسی ڕۆژی ڕەشی گەلی چەوساوە و هەژار بوویتە کەریمی ئەلەکە و هاتیتە مەیدانی کار چاکی مەردیت کرد بەلادا تۆ کەشتی دەگەیەن یەکەنار کەڵە پیاوی لێ نابڕێ خاک و ئاوی کوردەوار کەڵە پیاوی لێ نابڕێ خاک و ئاوی کوردەوار بەڕاستی یەکێکە لەو کەڵە پیاوانەی زۆر سپاس دەکەم کە هەمیشە من شانازی جەواکەم با قوربانی تۆشم بەخێوی کاگە ڕێبازیان زۆر سپاس بۆ تۆ بۆ ئەویش ڕێز و سڵامێ هەرگیز